زۆر باشە بەڕێزان هەر لەسەر ئەم بابەتە مەسەلەی عسکەرتاریەت لەو ناوچانەی کە پێی دەڵێن ناوچەی کێشە لەسەر و تەواوی ئەو ناوچانش کە کوردنشین و تورکمان نشین و هەروەها ئاین و ئاینزای دیکە لی نیشتەجێن لەلایەن حەشدی شعبی سوپای عێراقەوە وەکو داگیرکەر تەسەڕوفی لەگەڵا کرێ و ڕۆژانە زەی و زاریان داگیر دەکرێت و دەردەپەڕێنرێن ڕێک بە پێچەوانەی هەرێمی کوردستانەوە کە تەواوی پێکاتەکان تایدا بە تورکمان و بە کریستیان و بە تەواوی پێکاتە ئاینی و ئاینزاکانیشەوە بۆ پڕی ئازادی لە هەرێمی کوردستان دەژین. ئێمە دەمانەوێت لەسەر ئەم بابەتە جیاوازی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ عێراق و چارەسەر بۆ ئەوەی کە هەموو پێکاتەکانیش خۆیان بە عێراقی بزانن چییە؟ بە میوانداری زۆر بەڕێز عێرفان کەرکوچی سەرۆکی پارتی گەلی تورکمانی کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانە. کاک عێرفان زۆر بەخێربی، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با هەر لە بەیاننامەکەی خۆتانەوە دەست پێ بکەن. ئێوە دەڵێن لە کوردستانی ئازاددا وەکو خۆشتان باستان کردو دەڵێن هیچ جیاوازیەک لە نێوان تورکمان و کورد و تەواوی پێکاتەکانی دیکەدا نییە. دەمەوێت زۆر بەڕاشکاوانە لێرە پرسیارەکەی منەوەیە بەراوردێک بکەین لە نێوان مافی پێکاتەکان بە تورکمانیشەوە لە هەرێمی کوردستان لەگەڵ عێراق. بەڵێ پێشێکی زۆر سپاس بۆ کەناڵی 24 لێرەوە سلااوڕێز بۆ پێشمەرگە قارەمانەکانی کوردستان و سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی کوردستان بە کورد و تورکمان و کلد و ئاشور ئەوانەی کە یانی خۆیان بەخت کرد بۆ ئەم ڕۆژێکی ئێمە ئیستا بە ئازادی و ئارامی تێدا دەژین. بەڵێ ئێمە پارتی گەلی تورکمانی پارتێکی سیاسی تورکمانیە لە سەرەتای دامەزرانی تا ئێستا بڕوای بە پێکەوە ژیان و ئاشتی و ئارامی و ئازادی بووە و ئێمە وەکو پارتێکی سیاسی ئیمانمان بەوەیە کە ئێمە وەکو تورکمان لەسەر خاکی کوردستان دەژین و ئیمانیشمان بە کوردستانی بوونی خۆمان هەیە و ئەوە بەرنامەی ئێمە شەکەکارمان کردو و تەسحیاتێکی زۆریشمان داوە بۆی. پارتی گەلی تورکمانی لە بەیاننامەکەیدا تاکید و جەخت لەوە دەکاتەوە کە لە کوردستان تورکمان بە ئازادانە مافەکانی خۆی لە ئەجوا و مەناخێکی ئازادانەدا دەتوانێت ممارەسە بکاتن و ممارەسەشی دەکا لە سایەی حکومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی کابینەی نۆیەم کە توانی زیاتر ئەجوا و وەزعێکی ئاڤەتێکی باشتر دروست بکا بۆی کە تورکمان بتوانێت ممارەسەی مافەکانی خۆی بکە بە شێوازێکی ئازادانە و زیاتریش دەرگاکان کراوەتەوە بۆ تورکمان کە بتوانێت مافەکانی خۆی بە شێوازێکی مەیدانی و عەمەلی ممارەسە بکە چە لە موسساتی ئیداری و لە موسساتی ثەقافی و لە موسساتی سیاسی. ئێمە ئەگەرەوە بەراورد بکەین لەگەڵ حکوومەتی ئەوەی کە لە نەحکوومەتی ئیتیحادی دەبینین تورکمان هیچ مافێکی دەستەبەر نەکراوە لە بەغدا. تورکمان بگرە هەتانەی توانێت مەدارسێک یان قوتابخانەیەک بکاتەوە لە بەغدا یان لە شوێنەکانی تر بە شێوازێکی زۆر ئازادانە یان بتوانێت ممارەسەی کاری سیاسی خۆی بکەیان ئیداری بکە. کوا ئێ تورکمان چ مەنسەبێکی حەقیبێکی وەزاری وەرگرتووە لە بەغدا؟ هەتا ئێستا تورکمان هیچ حەقیبێکی وەزاری وەرنەکردو سیادی بێ بتوانێت ممارەسەی وەکو قەومیەت وەکو دەستوری عێراقەڕێی پێداوە ممارەسەی کاری خۆی بکە. ئەوە نییە. بەڵام کە دێ کوردستان تورکمان لە هەموو موسساتە حکوومیەکاندا ئیدارەکاندا کولتوریەکاندا ڕۆڵی هەیە. بگرە اینجا ئێمە قوتابخانە تورکمانیەکان لە کوردستاندا توانیویانە ڕۆڵێکی باش ببینن و پەروەردەی ڕۆڵەکانی تورکمان بکەن لەسەر ئەو ئازادی و پێکۆژیان و ئاشتی کە لە کوردستاندا هەیە. باش کاک عیرفانیەوە هەم بە هەمان شێوە لە بەیاننامەکەشتان تاکید لەسەر جێبەجێکردنی مادەی 140 دەکەنەوە. با بەڕاشکاوانە لەسەر ئەم بابەتە هەڵوەستەیە بکەین و قسەیشی لەسەر بکەین. بۆ خۆ دەزانی ئێستا زیاد لە 150 خاکی کوردستان لەلایەن حەشدی شعبی سوپای عێراقەوە داگیر کراوە. زەوی و زاری کورد، تورکمان، کاکەیی ئەوانە ڕۆژانە داگیر دەکرێ و کورد و تورکمان ئەوانە دەرەکرێن لە شوێنەکانی خۆیان. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەگەر هاتو مادەی 140 جێبەجێ نەکرێت پێ دوانیە داعش بە ئاسانی هەم دەگەڕێتەوە و مەحاڵیشە عێراق سەقامگیری بەخۆیەوە ببینێ. ئێمە ئەو ئتیفاقی کە لە بەرنامجی سیاسی بەڕێز محەممەد شیع سوودانیدایە کە لە پەرلەمانی عێراقیشتا بە زۆرینە دەنجیان پێدا ئەوە
جێی دڵخۆشکەرە بۆ ئێمە لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان قیادەی سیاسی کوردستانی بە چروپڕی بە ڕاشکاوانە داوای مافەکانی خەڵکی کوردستانی کردووە و بە تایبەتی مەناتقە جێناوەکانی دەرەوەی هەرێمی کوردستان کە مەناتقی کوردستانن ضمنی دەستوری عێراقی و بما فيها مادەی 140 مادەی 140 ئەو مادەی کە هەموو مافەکان دەگەڕێنێتەوە تەنیا بۆ کورد نییە، هەندێ لایەن و هەندێ ئەطراف کە تەحویل و تەئویلی دەکەن لە بەرژەوەندی خۆیاندا ناگەڕێنەوە لە باسی ئەوە بکەن کە دەستوری عێراقی و بما فيها مادەی 140 لە بەرژەوەندی گشتیدایە، لە بەرژەوەندی کوردایە، لە بەرژەوەندی تورکماندا، لە بەرژەوەندی کلدو ئاشورە، حتا لە بەرژەوەندی هەندێ ئەطراف و قومیەتی عەرەبیشە کە ئەوانش لە مانتقەکانی تی خۆیان ناوەڕاست و خوێن بەڵێ ئێمە کە تاکید دەکەینەوە لە بەیاننامەکەی مەکتەبی سیاسی پارتی گەلی تورکمانی بۆ جێبەجێکردنی و جەختیش دەکەینەوە لەبەرەوەی مادەی 140 گەڕانەوەی مافەزەوتکراوەکانی خەڵکی کورد و تورکمانە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان. ئێستا ئێمە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بەراوردی بکەین هەتاکو ئەمڕۆکە دەبینین چونکە هێزی پێشمەرگەی کوردستان لەو ناوچانە نەماون دەبینین ڕۆژانە تیرۆرستانی داعش کاری تیرۆریستی دەکەن لەسەر هێزە عێراقیەکان و منتقەکانیش خەڵکەکانیش خەڵکی گوندەکانیش لە دەوروبەری کەرکوو مستەقڵ نین لەسەر ژیانی خۆیان دەترسن. ڕۆژانەش دەبینین کە کاری تیرۆریستی بەردەوامە خاستن لەم ماوەی ئەخیردا دەبینین تیرۆریستانی داعش زۆر بە چڕی لەو منتقانە کاری تیرۆریستی دەکەن بۆ لەبەرێ ئەو فەراغە ئەمنیی کە هەیە لە مەناتقە جێناکۆکەکانی کەمە شمولە بە دەستور و بە مادەی 140 هەتاکو ئێستا فەرامۆش کراوە. دەبێ حکوومەتی ئیتیحادی بە زووترین کات بێتەوە سەرخەت بۆ جێبەجێکردنی فقرەکانی دەستور بما فيها مادەی 140 کە خۆی دەبینی لە سێ فقرەدا بۆ ئەوەی کە استقرار، ئەمان، ئاشتی، پێکەوەژیان و گەڕانەوەی ماف بۆ خەڵکەکەی خۆی کە خەڵکی مەناتقە کوردستانەکان کە ئێستا لەوێ هەموو مافەکانیان فەرامۆش کراوە بەڕاستی دەبینین تەجاوزش کراوەتە سەر مافەکان. زۆر باشە کاگە عیفانیەوە ئاماژەتان بە خەڵکی زۆر گرنگ کردیانی بکەواتە پێ دوایە ئەگەر مادەی 140 جێبەجێ نەکرێەوە ئەم عەقڵە شۆڤێنی و خۆبەزلزانی کە ئێستا حکومی عێراق دەکات بە تۆزێ ڕاشکاو بین لەوێ واکە هیچ پێکاتەیەک لە عێراق بە کورد و بە تورکمان و بە کریستیان و کلد و ئاشور و پێکاتە ئاینەکەن هەست ناکەن کە بەشێکن لە خاچی عێراق پێدوانیە ئەمە ئەگەر بەردەوام بێ و مادەی 140 جێبەجێ نەکرێ ئەمە زەنگی هەڵوەشاندنەوەی عێراق لێ دەدات. خۆی عێراق ئەوەی کە ئێسامە دەبین لە عێراق ئەو حکومڕایانی کە لە عێراق لە دوای 2003 و هەتاکو ئیستا خەلەرێکی زۆر بە خۆیەوە دەبینێ و بما فيها ئەو کاتەشی کە دەستوری عێراق هاتەکایە کە زۆرینەی شعبی عێراقی دەنگی پێدا دەبینین ئەو حکوومەتەیەک لە دوایەکانی کە بەرنامەکانی خۆیان تەرح دەکرد لە ناو پەرلەماندا و کە داهاتنە سەر کورسی حکوم جێبەجێکردنی ئەو فەقەرانەی کە لە سەریان بوو جێبەجێیان نەدەکرد. ئەمە بۆ خەلەلێکی گەورە بۆ ئەوەی کە عێراق وا پیشاندرێ لە ئەوساتی سیاسی لە شەرق ئەوسەد لە دنیای سیاسیدا کە عێراق سیادەی افتقار دەکا بۆ سیادە بەڕاستیەکەی ئەوە یەکێکە لە ئەسبابەکان. ئێمە کە دەگەڕینەوە دەمانوێت عێراق ئەگەر دەیەوێت عێراق استقرار بخۆ دەبێت بگەڕێتەوە حەڤیرەی نێودەوڵەتی بۆ چەسپاندنی مافەکانی مرۆڤ لەگەڵ ئەوەدا جێبەجێکردنی فەقەرەکانی دەستور ئەو دەستورە دەستورێکی هەمەلایەن دەستوری عێراقە دەبێ هەموو ئەطرافە سیاسیەکان پابند بن بە جێبەجێکردی یەکەمیشان بما فيها الحکومە الاتحادیە في بەغداد. ئەوەی کە دیبینین ئێمە ئیستا لە عێراق دەبینین ئەو مادە دەستوریانەی کە هەندێ ئەطرافکە لە بەرژەوەندی خۆیاندایە جێبەجێ دەکەن ئەوەی کە لە بەرژەوەندی عمومیەتدایە بەگشتی کە مافی خەڵکە و مادەی 130 کە مافی خەڵکە زەوتکردنی زەوی وزاری خەڵکە و داگیرکردنی شارەکانە ئەوەی کە ئیستا دەبینین لە دوای 16 ئۆکتۆبەر لە مەناتقە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و بە تایبەتی لە کەرکووک، لە خانەقین، لە سنجار، لە مەخموور، لە مانتقی قەرەتەپە، جەلەولا ئەو مەناتقانەوە دووس خورمات و کە ئەو مەناتقانە مشتەرەکە ئەو مەناتقانە کورد و تورکمان پێگەوە دەژین و هەردوو نەتەوەش لەو منتقانە مافەکانیان زەوت کراوە ممارەسەی سیاسی ناتوانن بە شێوەیەکی ئازادانە بکەن ممارەسەی ئیداری ناتوانن بکەن بگرە لەگەڵ ئەوەشدا ڕۆژانە تعریب بە چڕی دەرحەق ئەوان دەکرێت. ئیستا
لە دوای 16 ئۆکتۆبر ئێستا ڕۆژانە لەبەر چاوی هەموو دنیادا بڕەغم ئێمە چەندین مزەکەرەمان داوەتە متحیدا لەسەر ئەو پێشێرکارانەی کە وەکو حزبێکی سیاسی وەکو پارتی گەلی تۆکۆن چەندین مزەکەرە و چەندین ئەوەمان داوە بە متحیدە سەبارەت بەو تەجاوزانە کە ئێستا بەردەوام دەکرێت لە کەرکووک و لە منتقەکانی تر و ئەو زەوی وزارانەشی کە هی خەڵکی تورکمانە کە مەشمولە بە مادەی 140 وەکو منتقەی تۆغماغڵێ یایچی ترکەلان هەتاکو ئێستا ئەو زەوی وزاران نەگەڕاوە دەست خاوەنە ئەستەکانی کە تورکمانن. باشە کاک عیرفان زۆر بە کورتی کاتم زۆر کەم ماوە ئەگەر بە کورتی وەڵام دێت و من زۆر سوپاسە دەکەم ئێوە گوتان لە قسەکانی خۆتان لە تورکمان گەلی تورکمان لە هەرێمی کوردستان بە ئازادانە بە مافەکانی خۆی گەیشتووە کەواتە پرسیارەکەی من ئەمەیە پێ دوانیە ئایندەی گەلی تورکمان و پێکاتەکانی تریش لەگەڵ خەڵکی کوردستانایە؟ ئایندەی ئێستا و ئایندەی تورکمان وەکو نەتەوە لەگەڵ میلەتی کورد و کوردستانیەتدایە بۆ ئەوەی کە بەڕاشکاوانە دەڵێم نەوەکانی داهاتوومە بۆ ئەوەی کە نەهامەتیانی کە بەسەر ئێمەدا هات جارێکی تر دووبارە نەبێتەوە یەک ریزی ئێمە تورکمان کوردستان بە خاکی خۆی دەزانێت و لێرەشەوە دەمێت بڵێن بەڕاشکان هەندێک ئەطرافی سیاسی کە لێدوان لێرە و لەوێ لێ دەدەن کە لە بەرژەوەندی خۆیاندا لە بەرژەوەندی گشتی دانیە ئێمە وەکو پارتی گەلی تورکمان دەڵێن بەڵێ بژی برایەتی بژی کوردستان بژی سەرکردایەتی کوردستان بژی حکوومەتی یاریمی کوردستان کە مافەکانی ئێمەی دەستەبەر کردووە کە ئێستا بە ئازادانە دەژیت. زۆر باشە زۆر بەڕێز عیرفان کەرکوشی سەرۆکی پارتی گەلی تورکمانی گەلە سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان باش.